بە شێوەیەکی گشتی ئەگەر سیرکەن بەرژەوەندیە بلۆکبەندی ئەمپریالیستەکان لە ئاسی جیهانیە لە دەستی چینە باڵا دەستەکانایە. ئەوانە بەرژەوەندی استراتیژی و تاکتیکی خۆیان هەیە. تورکیا سەر بە پەیمانی ناتۆیە، ئێمە بمانەوێ نەمانەیە بەرژەوەندی خۆی هەیە لە ناوچەکە، بەڵام ئێمە بزانین تورکیا ژێرمەجموعەی هێزە گەورەکانە، زلهێزەکانی تر هاوپەیمانی ئەمریکایە، تموحاتی تایبەتی خۆشی هەیە. تورکیا لە دوای سەردەسەڵات بوونی پارتی ئەردۆگان مەبەستی فراوانخوازیێکی ئێژگار زۆری هەیە. ئەیانەوێ تورکیای گەورە عوسمانی و بە ناوی ئیسلامەوە فراوانتر بکەن. لە ڕاستیە هیچ پەیوەندی نە بە نەتەوەی تورکەوە هەیە، نە بە دینی ئیسلامەوە هەیە، نە بە هیچەوە. ئەمە سیستەمی سەرمایەداریە کە ئەوێ ئەم دوو چەمکە بەکار بێنێ، تێکەڵکردنی دین و نەتەوە بێگومان فاشیزم بەرهەمەهێنێ. ئێمە دیمان کردەوەکانی تورکیا لە ئاست گەلەکەی خۆشیە بە هەزاران تورکی شۆڕژگێڕی خاوەن هەڵوێست لە زیندانەکانان. ئەمە پەیوەندی بە تەنها کوردەوە نییە، پەیوەندی بە ئەوە هەیە کە ئەوێ فەرزی هێزی خۆی بکە بۆ سەرکوتی نەیارەکانی، بۆ ئەوانەی کە دەنگی ئازادی بەرزەکەنەوە. من تەسەورەکەم تورکیا تموحاتی لەوە زۆر گەورەترە کە ئێمە بیری لێەکەینەوە. ئەگینا تورکیا ئیشی بە لیبیا چییە؟ بە سووریا ئاڵێن نەختێ تورکی تایە، ڕەگەزی تورکی تایە، لە عێراق نەختێ هەیە، ئەی لە لیبیا ئیشی چییە؟ ئەوان مەبەستیان ئەوەیە کە فراوانخوازی بکەن، تەوازونی قووەت ئەوە دەورە بینێ، بەرژەوەندی زلهێزەکان ئەوە دیاری ئەکەن، نەوەک ئێمە بە مەزاجی خۆمان بێ. ئەگەر بە من بڵێ هەتاکو ئاخر دڵۆپەی خوێن ئەمە دیفاع لە چینی چەساوە و ژێردەست و بەدبەختەکانەکەین، بەڵام خودی بۆرژوازی وڵاتی هەراج کردووە. دەسەڵاتی ئێمەیتیانێ وەکو کۆمونیستەکان، وەکو شوعیەکان، وەکو مارکسیستەکان، وەکو سۆسیالیستەکان، بەڵکو خودی بۆرژوازی تیجارە بە وڵات و نیشتمانەوەکە. بەڵام من تەسەورەکەم مەترسی هەیە، مەترسیەکەش زۆرتر ناوخۆییە نەک دەرەکی. کاتێ تۆ لە ناوخۆوە یەگرتوونیت، ئاسی هوشیاری چینایەتی خەڵک نزمە، ناتوانێت دیفاع لە خۆی بکە و دەساڵتی تەراتێنەکە بۆرژوازی ئەتوانێت لە ڕێگەی فرۆشتنی نەوت و بۆری و خاکی کوردستانەوە ئەتوانێت ئینتیمای ئینسان بۆ نیشتمان کەم بکاتەوە، تەمەن احتیمالی ئەوە هەیە کەوا لە ناو بچی. ئەگەر دەسەڵات بێوێ سیاسەتێکی دروست ڕەچاو بکە، بتوانێت ئەو خەڵکی هیوای بۆ بگەڕێنێتەوە، شکۆ بۆ مرۆڤ بگەڕێنێتەوە، بێگومان خەڵک توانای هەیە لە خۆی دیفاع بکە. ئەوە خودی دەسەڵاتە کە وڵات هەڕاجەکە. هەموو دژمنێک بۆ لە ناوبردنی بەرامبەرەکەی ئەتوانێت پەنابەرێ بۆ هەموو چەکێک. شەڕ مسارعەیەکی حیوانیە، یعنی ململانەیەکی دڕندانەیە. تۆ ناتوانی بڵێ لە شەڕ ئەبێ مافی مرۆڤ پارێزراوە بێ. ئەمانەی کە لە ئومەی متحیدە و نەتەوە یەکگرتوەکان و ئەمانە مافی مرۆڤ و مافی مناڵ و مافی ژن و مافی مەدەنی، ئەمانە هەمووی کڵاواتە بۆ گەمژانی خەڵک ئەمانیان داناوە. ئەگینا تورکیا بۆی بکرێ ئەو ئەردۆگان ئەڵێ لە کەوکەبێکی تریشە کورد وڵاتی هەبێ ئێمە قبول ناکەین. تۆ ئەبێ بزانی کە ئەو دژمنێکی خوێنخۆری تۆیە. دوای ئەوە چەکی کیمیایی بەکارێنێ، چەکی بایۆلۆژی بەکارهێنێ، هەموو شتێ ئاوی لێ ئەگرێتەوە وڵات و وشکە ساڵی دەست پێ، هەنی هیچ ڕەحمێک پێ ناکە. تۆ کە ململانەی ئەەکەی ئەبێ ئامادەی شەڕبی بەڕاستی، ئامادەی جەنگبی. ئەمە حەقیقەتە لە سرا ئەو شتە هەیە. بەڵام ئیتر ئەوان پێشێلی هەموو ئەو ڕێساوی یاساکانیش ئەکەن کەوا خۆیان داهێناوە. ئەمە گومانیتیانە. ئێستا ئێمە زۆر بەمان پیر بووین، تەمەنمان لە سەروی 6 ساڵەوەیە. ئێمە وەکو هەڵوێست دژ بە ئەو دڕندەیەی هەموو دەسەڵاتێکی سەرکوتگەری، چ عێراق بێ، چ کوردستان بێ، چ تورکیا بێ، چ ئێران بێ، ئێمە ئەمانەوێ ماف بۆ ئینسان، بۆ ڕزگاری بەشەریەت ئێمە هەوڵەدەین. دیارە پێشبڕگەی دێرین هەمیشە هەڵوێستی خۆی نواندووە لەبەر دەم هێرشی داگیرکەرانی کوردستانە. چەکی چیمیاییش چەکێکی قەدەغەکراوی نێودەوڵەتیە. پێویستە هەموو ڕێکخراوە مەدەنیەکان بێنە سەر هێڵ بۆ ئەوەی یاداشتیان هەبێ و بیدەنەنەتەوە یەکگرتوەکان لەسەر ئەو هێرشانە و هەروها لەسەر بەکارهێنانی چەکی چیمیایی. یەکێ لە خاڵە لاوازیەکانیشمان ئەوەیە تا ئێستاکە هێزە کوردستانیەکان ئێمە یەکگرتو نین بەرامبەر ڕژێمە داگیرکەرەکانی ناوچەکە. ئەمە خۆی لە خۆیدا هۆکاری لاوازبوونی هێزی ئێمە و هەروەها هێرشەکانی داگیرکەرانە، چێ تورکیا بێ، چێ وڵاتەی دراوسەی تر بێ، لەبەرەوەی تاکو ئێستاکە بەپێی پێویست بەدەنگ ئەو داواکاریانەوە نەهاتوون و پێویستە ئێمە ڕای جیهان و
هەموو دنیای لێ ئاگادار بکەینەوە بۆ ئەوەی هەمومان بە یەکگرتووی ئەتوانین پارێزگاری خاک و نەتەوە و نیشتیمانی گەلی کوردستان بین. ئەرکی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی بتوانێ هەوڵ و کۆشی خۆی بخاتە گەڕ نەتەوە یەکگرتوەکان هەروە حکوومەتی عێراقیشی لێ ئاگادار بکاتەوە بەڕاستی سنوور لە نێوان وڵاتێ بۆ وڵاتێک ببەزرێنێ بەپێی مادەی نێودەوڵەتی ئەمە خۆی پێشەلکردی مافی مرۆڤ و پێشەکردنی خاکی سەروەری ئەو وڵاتێ.